بەڵای لەگەڵتان بەردەوامین لە شاری سلێمانی سیمینارێک دەربارەی مێژووی تەنبوڕ ڕێک دەخرێت سیمینارێک بۆ مامۆستا عەلی ئەکبەر دەربارەی مێژووی تەنبوڕ ڕێک دەخرێت ئەچین لای هاوکارم سەحەر سڵاوت لێبێت زانێریمان بیتێ سەبارەت بەو سیمیناری کە ئەمڕۆ ئەنجامەدرێت لە زانکۆی سلێمانی. سەحەر سڵاوە لێبێت. سڵاو لە تۆ ڕەوەند، سڵاو لە تۆ پەیوەندگیان، سڵاو لە سەرجەم بینەرانی عزیز و خۆشەویستمان بە هەمان شێوە کە ڕەوەند ئاماژەت بۆ کرد ئەمڕۆ لە کۆلێژی هونەرە جوانەکانی زانکۆی سلێمانی سەمینارێک لەژێر ناونیشانی مێژووی تەنبوور سازکراوە بۆ مامۆستا عەلی ئەکبەری مۆرادی کە یەکێک لە هەرە بەناوبانگترین تەنبوورژەنەکانن لە نێوان تەنبوورژەنە کوردەکانەوە بە یەکێک لە مەشاهیری کووردا دەدرێت و بەڕێزیان ئەمڕۆ لێرە کاتژمێر 10:30 لە هۆڵی فرانسیس داود لە زانکۆی سلێمانی ئەم سەمینارە پێشکەش ئەکەنەوە بۆی کە لەسەر سەمینارەکە زیاتر زانیاریتان پێشکەش بکەم. من سەرۆکی بەشی میوزیکی زانکۆی سلێمانی بەڕێز دکتۆر عەبدوڵڵای جەمال سەگرمەل لەلام ئامادەیە ئەگەر بەڕێزیان عەزیز کێشن فەرمونە ئێرە. دکتۆر گیان سڵاوی لێ بماندوونە بن. پێم خۆشە هەر بەڕێزت لەسەر ئەم سەمیناری مامۆستا عەلی ئەکبەر زانیاریمان پێشکەش بکەیت. سەرەتا زۆر خۆشحاڵم کە ئێمە بەشی موزیک لە کۆلیجی هونەرە جوانەکان بە هاوکاری و هاوبەشی کەناڵی کورسات ئەم سیمینارەمان ڕێخستووە. سیمینارەکە شتێکی گرنگە، بابەتەکەی زۆر پێویستە و مامۆستا عەلی ئەکبەر مورادیش کەسایەتێکی زۆر لە هاتووی کوردستانە، یەکێکە لە موزیک ژەنە زۆر ڕەسەن و بەناوبانگەکان، مێژوویەکی گرنگی هەیە. ئەزمموی ئەو بۆ خوێندکارەکانمان گرنگە، بۆ ژەنیاری کەش بۆ هەمومان گرنگە کە باسی مێژووی ئامێرە و باسی مێژووی مەقامگەلی یارسان و کاکەی و هەموو ئەو ئاین و بابەتە ئاینیانە پێشکەش بکە. بەڕاستی بابەتێکی گرنگە و یعنی جێی ڕێز و پێزانینە. دکتۆر عەبدوڵڵا لەسەر کەسایەتی بەڕێزیان لانێ زۆرێک لە بینەرانمان تا ڕادێک زانیاریان هەبێت یان سێرچیان بۆ کردبێت، بەڵام پێم خۆشە بەڕێزت وەکو کەسێک کە خۆت ئەهلی هونەر و میوزیکیت پێمان بڵێیت کە بەڕێزیان لە بواری تەنبوورژەنینە با بڵێن زانیاری تر پێشکەشی بینەرانمان بکەیت. ئەوەندەی من ئاگادار بم، من کە کاتێک خەریکی خوێنی دکتۆراکەم بووم لە لەندەن زۆر سێرچمە کرد بۆ کەسانێکە مەقامگەلی کوردی بشێنن بە ئامێرە کوردیەکان. مامۆستا عەلی ئەکبەر مورادی تەنیا کەسێ بوو کە ئەمبینێەوە لە ئەمەزۆن.com هەبوو، 2 CD بوو بە نرخێکی زۆر زۆر ئاسایی، بەڵام بە ناوەڕۆکێکی زۆر زۆر بە نرخ و یعنی پڕبەها. کەس لەسەر ئاستی دنیا ناسراوە مامۆستا عەلی ئەکبەر مورادی. اینجا بەڕاستی بەحرێکە لە مەقاماتی کوردی. توانم بڵێم یعنی ڕەنگە تەنیا کەسێ بێ لە تەمەن و بواری خۆیدا کە ئەو شارەزایی هەبێت. بۆیە بەڕای من کەسایەتیە کە شایانی ئەوەیە گرنگی پێ بدرێت و هەتا لە ژیانە ڕێزی لێ بنێن و خوێندکارەکانیشمان سوودمەند بن لێی. جا مامۆستا عەلی ئەکبەر یەکێک لەو کەسانەیە کە زۆر خەمخۆری بواری میوزیکی کوردی بەتایبەت تەنبوورژەنینە، هەر بۆیە بەشێکی زۆری داهات و ماڵ و حاڵی خۆی تەرخان کردو بۆ کردنەوەی خانەی تەنبوور لە با بڵێن ناوچەی کرماشان لە گوندێکە خۆی لەوێ لەدایک بووە و لە ئێستاشدا هەر فێرگێکی لە تاران هەیە تایبەت بە تەنبوورژەنین. لا دوای بە حکمەوە کە بۆ خۆی یەکێک لە مامۆستا هەرە بەتوانەکانی بواری فێرکاری تەنبوورە لێرە بتوانێت ئەو سەمینارە زۆر بەرچاوڕوونی زیاتر بدات بە خوێندکاران لە لای ئێوە لەبارەی ئامێری تەنبوورەوە. بێگومان کەسایەتی ئەو ئەزمونێکی هێندە زۆری هەیە، هەر شتێک بڵێ هەر بابەتێک باس بکە سوودی زۆری هەیە بۆ خوێندکارەکانمان، بۆ مامۆستاکانمان، بۆ هەموو لایەکمان. پاشان ئەمە ڤیدیۆی گیرێ بۆ نەوەکانی ئایندا سەدان هەزار کەسەی بینێ، هەر قسەکردنێکی ئەو دەربارەی موزیکی کوردی، دەربارەی مەقامەکان، دەربارەی ژەنینی ئامێری تەنبوور و هەر بابەتێکی دی هونەری سوودی خۆی هەیە و گرنگە. مامۆستا یان باشتر باڵم دکتۆر عەبدوڵڵا ئەوەی کە ئێوە لێرە گرنگی ئەدەن بە سازکردنی سەمینارگەلێکی لەم چەشنە بۆ کەسایەتیە دیارەکانی ئەهلی میوزیک لە پارچە جیاوازەکانی کوردستان لا دوایە تا چەند دوایەکات ئەو جیلەی کە ئێستا خەریکە لەسەر دەستی ئێوە پەروەرداکرێت و ئاشنابێ بە میوزیک، ئاشنای هەموو بوارەکانی میوزیکی کوردی بێت و هەموو کەسایەتیە بە تواناکانی کورد بێەوەی کە غەدریان لێ بچێت لە لای ئێوە
بناسێنرێن بەوان. لە ڕاستی ئێمە ببوورە لە ڕووی مادی و زۆر دەستکورتی ناتوانین ئەو کەسایەتیانە بە ئاسانی بێنینە ئێرە و ئەو چالاکیانە بکەین. بۆ نمونەم چالاکیە گەر کورسات نەیکردا ئێمە خۆمان نەمانەتوانین، بەڵام بە پێی توانە هەر کەسایەتێکە لە سلێمانی ئامادە بوو بێت و ناودار بوو بێت جۆرە لێهاتوویەکی هەبێ بانگمان کردووە، داوامان لێ کردووە، بە خۆبەخش سمیناریان کردووە. ئەم سیمینارانە زۆر گرنگە، هەموو زانکۆکانی دنیا بەشێک لە خوێندن و پرۆسەی خوێندنەکە هێنانی ئەم کەسە بە ئەزمونانەیە بووی کە باسی ئەزمموی خۆی بکە. ئاسانەیە کە 60 ساڵ ئامێرێکی ژەنیوە، یعنی ئەشێت گەلێ سوود بگەێنێ، یعنی زۆر شتێکی بە سوودە. هیوادارم لە ئایندەیە بتوانین کەسایەتی زیاتر بێنین، هاوکاری زیاتر بکەین لەگەڵ دەستگاکانە بۆی کە بە پێی توانە زۆرترین سوود بە خوێندکارەکانمان بگات. سپاس بۆ بەڕێز دکتۆر عەبدوڵڵا جەمال سەگرما ئەوەی کە بەڕێزت لەگەڵما بووی. جا بە هەرداوا بکەین لا بەڕێز مامۆستا عەلی ئەکبەری مورادی بۆ خۆشیان لە لامان ئامادە بن بۆی کە لەسەر ئەم سەمینارە زیاتر بەڕێزیان زانیاریمان پێشکەش بکەن. مامۆستا گیان سلااوی لێبێ فەرموو بیتە بەردەم کامێراکەی ئێمە. زۆر بەخێر بێ بۆ شاری سلێمانی و پێم خۆشە بەڕێزت زیاتر لەسەر ئەم سەمینارەکە ئەمڕۆ پێشکەشی ئەکەن، زانیاری پێشکەشی بینەرانمان بکەن. زۆر سپاس. سڵاو لە کوردستان و مردمی کوردستان. پێم وایە ئیمڕۆژ قەرارە من لە بابەتی موسیقای کوردی و دەرواقع نەخشی تەمبور لە موسیقای کوردی و لە ئاینی یارسان قسە بکەم. پێم ساعت دەهونی مارێ ئەرە دیدێ دەرواقع تێدەکوشم تا ئەوەکە بتوانم ڕوونی کەمەوە بۆ خوێندەوارەکان و کەسانی کە ئاشنایی کەمتران لەگەڵ سازی دەرواقع ئامێری تەمبور هەیە. ئومێدوارم بتوانم کە مسمەری سەمەر بم. بێگومان وابێ مامۆستا بەڕێستان خۆتان لە پاڵۆی کە تەمبورژەنێکی زۆر بەتوانە و بەناوبانگن لەگەڵیشان مامۆستایەکی بەتواناشن، هەر خۆتان فێرگەتان هەیە. لاتان وایە سازکردنی ئەم سەمینارانە تا چەندەوە ئەکات ئەو جیلەی کە ئێستا خەریکی خوێندنە بتوانێت لەگەڵ ئامێرگەلێکی جوانی ڕەسەن وەکو بۆ نمونە تەمبور ئاشنا بێت؟ وڵا بەتەوری یاقین زۆر مؤثرە، دەرواقع کاری دەرواقع زانستگا و زانکۆ هەر ئەوەیە کە معرفی بکات دەرواقع فەرهەنگەکانی کوردەواری بە لە جیگاوێلی مختلفی کوردستان. ئەلان من وا دەزانم لە دەرواقع هەریم تەمبور دەرواقع یە سازێ وەکو باغلەما دەناسن، بەڵام تەمبوری ئەسڵ تەمبوری کوردەواری ئەرۆ تەمبورەستە کە ئەلان لە دەرواقع غەربی کوردستانی دەرواقع ئێران هەیە. من پێم وایە دەیقەن واجبە باید ئەو دەرواقع ئەو پرۆگرامانە بەردەوام بێ، فقط بە جارێک نەبێ کە لە یەک جار بێت و تەواو بێ، کە ئەم دەرواقع دانیشتووە ئەو خوێندەوارانی کوردە پێشتر لە هەر چیز دەرواقع کولتور و فەرهەنگ خۆیان باشتر بناسن. مامۆستا لاتان وایە بۆ ئەم جیلە ئەم خوێندکارانە ئەبێت چی بکرێت بەتایبەت لە هونەری وانەوتنەوە فێرکردنە بۆ ئەوەی کە ئامێرگەلێکی ڕەسەنی کوردی لەم چەشنیان لەلا شیرین بکرێت ڕایان بکێشیت بۆ فێربوونی؟ وڵا ئەوڵان پێش لە هەر شتێک پێم وایە کە بەرنامەڕیزی گەرەکە، بەرنامەڕیزی واتە پیلانی بێ مەسەن دانشگا بۆ ئەو کارە. پێم وایە مردم فەرهەنگی خۆیان خۆشکەرەکەن 100% ئەگەر بەرنامەڕیزی بێ، هەدایەت بێ، دەرواقع کانالیزە بێ بۆ لاوەکانمان، پێم وایە تەرەقی زۆری تەیە و لاوەکانی خۆشیان گەرەکە حتمەن، چونکە بەرحاڵ موسیقای ئیمە هەم کۆنە، هەم ڕەچەنە، هەم ڕەنگاڕەنگە. دەرواقع وەزیفەی موزیسیەکانی ئەوەسە کە ئەلاوە بەر دەرواقع فێربوونی دەرواقع بنەڕەتی موسیقای کوردی کەمێکی لە تەک زەمان و دەورانە بچنە بەرەو کە بۆ جوانەکان زۆر سەنگی نەبێ، زۆر سەخت نەبێ. گیان ئارێ سەدارێ کە یانی دەرواقع ئەو موسیقا ئەلاوە بەر ماندگاری و کۆنبوونی قسەیەکیشی بۆ ئەم دەورانە ببێ
کە بتوانن خۆشیانگەرێک ارتباط بەرقەرار بکەن زۆر سپاس هیوای سەرکەوتن بۆ بەڕێزت دەخوازیین ئینشەڵڵا هەر بمێنی بەڕێزت خێر بێ بەڵێ من لە کۆتایی ئەم گفتگۆیە لەگەڵ بەڕێزیان دووبارەیەکەمەوە کە ئەمڕۆ کاتژمێردە و نێوی بەیانی لە هۆڵی فرانسیس داود لە بەشی میوزیکی زانکۆی سلێمانی ئەم سەمینارە کە لەلایەن بەڕێز مامۆستا عەلیەکبەری مۆرادی لەژێر ناونیشانی مێژووی تەمبور سازەکرێت لەلایەن با بڵێن دەستگای میدیای کورتساتەوە بە سپۆنسەری دەستگای میدیای کورتسات پێشکەش ئەکرێت و من ئەگەڕێمەوە لای هاوکارانم ڕەوەند و پەیوەند و هیوای سەرکەوتن بۆ ئێوەی ئازیز دەخوازم کە هەتاکو ئێستا لەگەڵ